ڕۆژە حەشرێ بوو ڕۆژی حەشرێ بوو ماچ ڕۆژێک زۆر ڕۆژێکە نەخۆش بوو زۆر ئەنێ خوزی ئەنگی بڕبۆمە تبروزي بوي يجي الميدان تقاعد أبو قاعد الميدان مزگەوتی تێک و پێکدا بوو قوتابخانەی تێکدا بوو ئەو ئازارانەی لە جەستەی مندا هەیە هەرگیز ئەو هەرگیز لەبیری ناکەم کە جەنابی سەرۆکی دێت زۆر عاجزە زۆر بوازعەکە زۆر متەسرە هەستە دلی دا کە وەزعەکەی ئەوم بینی خۆم تحملم نەکرد و فرمێسکی ماتەخوارێ ئەو هات بە منی گوت نامەوێ وا بتبینم دوی تریشم هەیە ئەوانیش قوربانی کوردستانتم زحمة الزيل بينا شخر سەر لە بەیانیەکی مانگی حوزەیرانی 1985 کاتژمێر 9:15 خولەکە لە وەردوگایەکی پەنابەرانی کوردانی باشووری کوردستان لە ئێران هەموو شتێک ئاساییە خانووەکان لە ناو هۆڵی درێژدان کە سەریان بە جەمەلۆن گیراوە 19 ڕۆژی مانگی ڕەمەزانە قوتابیەکان منداڵ و نەوجەوانەکان بەرەو قوتابخانەکانیان دەچن تا ئەنجامی تاقیکردنەوەکانی کۆتایی ئەو ساڵی خوێندنیان وەربگرنەوە زۆر لە دایکەکان بەرەو شوێنی کارکردنیان دەچن زۆربەی باوکو و گەنجەکان لە چیا زۆر دوورەکانن پێشمەرگن ئەوەی کە ئاسایی نییە لە هەمان کات و ساتدا هێزی ئاسمانی ڕژێمی ئەو کاتی عێراق جوڵەی بە 9 فڕۆکەی جەنگی کردووە بە گوتی خۆیان بۆ لێدانی ئامانجێکی ئاسان دەچن لە ناو جەرگەی ئێرانی دوژمندا ئەو ئامانجە ئاسانە کوێیە کەی لێیە ئەگەر ئاسانە بۆ بە 7 بۆمبای قورس بۆردومانی بکەن ئەو ڕک و کینەیە چی دەکاتەوە دکتۆر ساڵح مەلا عومەر تەمەنی 13 ساڵان بووە ساڵی 1985 قوتابی یەکی ناوەندی بووە لە ڕێگەی قوتابخانە دەنگی فڕۆکەکان بۆ ساتێک هەموو شتێک ڕادەوەستێنن کە چاو دەکاتەوە دیمەنێک دەبینێت کە هەرگیز ناتوانرێت لەبیر بکرێت قوتابیەکی بچووک ینی لە تەمەنی احتمالی هەیە 11 ساڵی لەوێن دەر شەهید کرا بوو و لە کاتی شەهیدکردنەکەی دڵەکەی هات بووە دەرێ یعنی دەناو جەستەکەیدا دڵەکەی هەرساغ بوو لی دەدا یعنی بە شێوەیەکە کە ئەم کەسە پارچە پارچە لێ هاتە بوو و بەشێکی زۆر یعنی نەفەرێک دیار بوو کە هەر دەستەکەی پێوە نەبوو هەر هەڵدەهات خۆشەوی کانیەلینجی بەهۆی بۆردومانی زێوە کوڕ و برایەک و ژمارەیەک لە خزمەکانی شەهید بوون بۆمبی فڕۆکەکان ڕاستە و خۆ بەرماڵەکەیان کەوتووە کە گەیشتمە ماڵێ دیتم هەندێک لە خزمەکانی ئێمە مابوون شەهید عەبداڵ کوڕی مام حسوهات و کاک موساهاتن گوتیان ماڵی بۆ کەس نەماوە ئەمیش کە چوومەوێ گوتم کاکە ئەوانەی شەهید بوون وازیان لێبین بەس ئەوانەی بەڕەحند لە ئەوە بین نەدەرێ ئەوانی جارێ لێ بگەڕێن با بەڕێیانکەین کە چوم تەماشەمان کرد تەماشە دەکەم شەهید حمەدەمین لەولاکەتێ خێزانەکەی لەولاکەتێ شاکر لەولاکەتێ نەجات لەولاکەتێ بێمەتە نازانم هەر ناویان برێم هەر هەمویان ئەو ماڵە هەر بیرایەوە تەنها کوڕێکیان لێمە سدیق
وریا ناجیبەک بێڕۆخی کوڕی ناجیبەک بێڕۆخیە کە لە ساڵی 1966 لە بەرگریەکانی چیای زۆزک شەهید بووە. ئەو ڕۆژەی زێوە بۆردومان کراوە بە چاوی خۆی قەوارەی تاوانەکەی دیوە. من خۆم لەناو ئەو ئۆردگایەدا بووم، من خۆم شاید حاڵم بە چاوی خۆم دیت ئەو قەزیە کارەساتێکی زۆر گەورە دروست بوو. حقیقەت من زۆر جار فکر دەکەمەوە ئەو هەشت فڕۆکەیە ئۆردگای زێوە جوغرافیەکەی گچکەیە بەڵام خەڵکێکی زۆر نیشتەچی دەبوو. هەشت فڕۆکە ئەو کاتەش سیخۆ و مێک بوون، فڕۆکەی زۆر پێشکەوتوو بوون. هەشت فڕۆکە ئەو ئۆردگا بردومانکەن زۆر جارواتەسەوە ئەو کاتەوە ئێستاش دەمگو دەبا یەک تاکی پەناهەندە خلاص نەبە یان شەهید یان بریندار بوو، بەڵام ئیرادەی خوا بوو ئەو مەجموعەی کە شەهید بوو شەهید بوو. ئەم بنەماڵەیە لە بزاوی ڕزگاری خوازی کوردستاندا خاوەنی دەیان شەهیدن. تەنیا لە بۆردومانی ئۆردوگای زێوەدا دوو برا و برازایەکی شەهید بوون و سەرکردەی دیاری شۆڕشەکانی کوردستان حاجی بێڕۆخی مامی هەر لە زێوە بە سەختی بریندار بووە. من چوم بەرەو ماڵی خۆم، لە ماڵ نەبووم، لە ماڵی برای خۆم بوو. هەر کەسێک دەهات دەیپرسی کاکە سەلامەتی کوڕخاڵی من هات ناوی ماهەرە. چوون بەرەو ماڵی ئێمە ئەوان سەلامەت بوون ئەلحەمدولیلا. ئێمە چوون لە ڕێگا مام حەجی بێڕۆخی کەسێکی دیارە لە ناو بزاوی ڕزگاری خازی کورد سەرکردەیەکی لێ هاتووە. دیتمان بریندارە خوێندێتە خوارێ لە سینگ و لە دموچاوی. ئێکسەرە بەلای ئەو چوون کە چوون بریندارە و ئیتر من ئاگام لە ماڵی خۆم نەما حقیقەت ناچار بووم مام و بریندارەکانی تر لەگەڵ کوڕخاڵی خۆم ماهر و لەگەڵ برادێکی تر ناوی جەدیحە سیارەی هینا ئەو نەفەرانەمان بار کرد ببین بۆ ڕزایە بۆ نەخۆشخانەخانی وێندەر. لە ڕێگا مامم داوای کرد ببینە لای جەنابی سەرۆک. طبیعی ناچار بوون داواکەی جێبەجێ بکەین. چون لاماندا بۆ سلیڤانە و شوێنەی جەنابی سەرۆک ماڵی لێو نیشتەجیە هاتە پێش لەبەر ئەوەی مامم نەخۆش بوو شەلەل بوو. تەماشای فەرمووی چ بووە چی ڕوودا؟ گوتمە وەڵا ئۆردگای زێوە قەسف کرا، قەسفێکی زۆر خراپ شەهید و بریندار هەنا. بە هەر حاڵ گوتی فەوری بریندارەکان ببن، مامت و بریندارەکان ببەنە ڕزای. ئەویش جەنابی ئەویش یەکسەرە هات بەرەو ئۆردگای زێوە. حەسەن سۆفی لە زێوە کچێکی 4 ساڵی پارچەی بۆمبێکی فڕۆکەکان بەرسەری کەوتووە و شەهید بووە. ساڵانێکی دوور لەو ئازارە حەسەن سۆفی بابکەی چیتر یادەوەری و زمانی قسەکردنی تااقەتی گێڕانەوەی ڕوودا و ئازارەکانیان نەماوە. بەڵام بەدەنجی سەرۆک بارزانی کە ناوی ئەو دەهێنێت یادەوەری و خەیاڵی بە ئاگا هەتوو. لای نسرین بوو، پەروین بوو، نەجات بوو، نز بوو. پەری بوو یەکیش پەری، نسرین، نەجات کوڕ بوو. هەر ڕۆژی دەقا سپێ ڕەمەزان ئەوزە ڕۆژ و تبڕۆژی بوو یەکی لمەیدا تقاعدا بوو قابزە مەیادان داخل. دووریە لە زێوە ئەو کات تەمەنی 13 ساڵان بوو. بەهۆی بۆڕوومانی زێوەوە دایکی بە سەختی بریندار بوو. ماڵباتەکەیان لە 1975ەوە ئاوارەی ئێران بوون و لە ئۆردوگای زێوە نیشتەجێ کراون. هەرگیز ئەو ڕۆژانەی بیر ناچێتەوە کە لە نەخۆشخانەیەکی ورمێ پزیشکەکان باسی ئەگەری مان و نەمانی دایکی ئەویان کردووە. 19 ڕەمەزانێ بوو عالەم تەلەبەکان لە خۆ دەچۆنەوە ئەو وەرەقەی خۆیان وەردەگرتەوە ئەوی ئاخیری ساڵێ هەندێک پەڕۆژی بوون قاڕی و ژیرێنی ژن و مندار و هەموو دەچۆ بەحاسمینێ ڕۆژە حەشرێ بوو ڕۆژی حەشرێ بوو ماچ بوو. لە هەمان ڕۆژی زێوەدا ئەرچێکی دیکەی فڕۆکەکانی عێراق سندنەوەی قاچ و پشت بوو لە منداڵێکی 4 ساڵان، بەڵام فریاد ڕەسەکان قەدەری ئەویان گۆڕی. زۆر بریندارژی بۆ بۆم ئەس هەنگی بیرم تێتا دایکۆ من ئەس کرمەت کوشا خۆدا دەمانە خۆهولێ کرا یعنی چ نەما بوو بەس هو ئەس خڕم کرماویە کرمەت کوشا خۆدا لاقی من هەپێ بە تەژیا
بيبا تجيو راست يعني هم بو أو دمروبي ليوا نبو بكو كويت بس بيبا نسيابو أبو دايكم راست از كرمت كوشا خدا برای که میجی هنگی بریندار ببو برای مدانا و سپش تا خو اجی کرمت کوشا خدا او دوی خواه کربو کدا مبگهین تجیکی بەیان دۆڵەمەری لە کاتی وەردومانی وەردوگای زێوە تەمەنی 6 ساڵان بووە خۆی و دایکی و خوشکێکی بریندار بوون خوشکەکەی دوای چەند ڕۆژێک شەهید بووە کارەساتی زێوە کە باسە کرد لەوانەیە بۆ گەلی کوردستان تەنها ڕۆژێک بێ بەڵام بۆ ئێمەمانان هەموو ڕۆژی کارەساتی زێوێ من ئەو کاتە مناڵ بووم یعنی لە تەمەنێکی زۆر بچووکدا یعنی وەکی بڵێ ڕۆژی ئاخری زەمانی بێ کەس ئاگای لە کەس نەبێ ئێمە کە خۆمان بینیوە لە ژێر خیوەتێک ئەو کاتە ئاوارە بووین لە ئوردیگای زێوە بووینە بەرە بەیانی زوو یعنی کە بەڕەم مانگی ڕەمەزانی پیرۆز کە مانگی خێر و سەدەقات و خێر و حەسەناتە بەڵام لەلایەن ڕژێمی بەحسەوە فەرمانی گەلی کورد بوو لەوانەیە توانای ئەوەم هەبێ بەرگەی ئەوە بگرم بەڵام کە دایکم ئەبێنم دایکێکی جگەر سوتاو دایکێکی بریندار تاوەکو ئێستا ینی کە قسەی بۆکەی دەبێ بە دەنگێکی زۆر بەرز قسەی بۆکەی چکە پەردەی گوێی نەماوە خۆشم پەردەی گوێم کوونە بەڵام وەک دایکم نیمە بڵێم بۆم هاوار بکەن تا گوێم لێ بێ ڕانی نیوە پلاتینە دەستێکی سقەتە من لێرەدا ئەمەوێ باسی ئەوە بکەم دەوری کاکتا ئاکرەی بکەم داکم زۆر زار باسەکە ئەڵێ ئەگەر تەهانەبە من لە ژیان نامە جارێکی تریش لە ساڵی 1970 کە تیارە لە ڕەزاییەیدا داکم بەرکەوت داکم و خوشکم داکم 2000 بریندار بووە ینی هەم زێوە هەم ئورمیە ئەو شەوی هەزار ڕەحمەت لە گۆڕی کاکە ئیدریسی جوانە مەرگ بێ سەردانی کردبوون لە نزیکەوە بینی بووی ئەو کات ساڵە کردکەم و شەهید ببوو داکەم ئەو سەردەمیش بریندار بوو ئێمە لە ئاوارەی بابمان نەبوو باب پێشمەرگە بوو تەنها داک بوو دەوری بابی ئەبینی داچیشت بەو شێوە بریندار بێ ئێمە مەجبورین ینی 2000 ئاوارە بووین بەیان کچی شەهید تۆفیق عەلیە باوکی شەهید بوو ئەو دەڵێت ژیانی پەناهەندەی قۆناغێکی سەختی خەباتی پێشمەرگایەتی بووە ئەو ئازارانەی لە جەستەی مندا هەیە هەرگیز ئەو هەرگیز لەبیری ناکەم ئاسەواری ماوە شوێنی هەیە ئێستانەکەش لەسرم ساسمەیەک هەیە نەمتوانی دەری بەڵێ تاوەکو ئێستا لەوانەیە 3000 عەمەلیات کرا ڕۆژانە کە گەمە نەکردن لە ناو زێوەی دەگەڕاین ینی ئەوها خانی و شتمانە کرد بۆ خۆمان بەبەردا ئەو کات دەستێکمان بینیەوە کە ئەنگوستی لەیەکی تێدا ئەنگوستی لەکەش فافۆن بوو لانەیەک نەماوە بۆ ئۆخرەگرتن فڕۆکەکان مزگەوتی ئۆردوگا کەشیان بۆردومان کردووە پیا و ژن لەوێ دار و پەردووی خانۆکانیان کۆ دەکەنەوە ژنێک دایکی دەلاوێنێتەوە تەرمی شەهیدەکان لە ناو ڕووبارەکاندا دەشۆن کچان دایکان کوڕەکانیان و خوشک و براکان و باوک کچ و برا و خێزانەکانیان دەلاوێننەوە لەو دوورە وڵاتیە و لەو پەناهەندەییەدا تەرمی شەهیدەکان تەنیا بە جامانەی سوور دادەپۆشن جوانکی تمیز سوی جاده او تواره لین ادابی فقط گقرنا تواره او کوتی بی هبزدیابی های دی او دم دست او توابی ام هاتین گوتویت لیره ولا گوته کس نیه بشور بده چلی کن کس نبی او دلالا رحمتیاش زرد اوش گمهات مگوته ورات خودتو شاری مبکن ولا دی مگوته سه چام رو بک هاتن نخود چه جنیتون گمدان نبی مبر نستر رو باره ملا باسته که ولا الوی در این مشرشتن
کرکجی کچکبی نزا 4 سالی به ما 5 سالی بی خدا زانته او هم دفنه و او لیویت ما بین او کروت و هنجنی بی جلکیت مچاروکا خو پان کرا اما کرک دا کتا سا چاروکا خو لفکه چاروکا خو مگرتن واتو مشوشت سەرۆک بارزانی لە کتێبی خۆی بە ناوی بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بەرگی 4 نووسیبێتی لەگەڵ بیستنی هەواڵەکە دەم و دەست سەردانی زێوەم کرد مەرگ باڵی بەسەر ئۆردوگاکەدا کێشا بوو لە ئاستراژیدیەکەدا کەم کەس توانای بینین و خۆڕاگرتنی هەبوو هەموو هۆڵەکان بەسەر یەکدا وێران ببوون بەدەیان ئافرەت و منداڵ و پیر و پەککەوتە شەهید ببوون و سەر و دەست و قاچیان تێک ئاڵا بوو چوومە گۆڕستان تا حوتی ئێوارەی یەکەم ڕۆژ 89 کەسمان بە خاک سپارد باشم بە بیرماوە کە ئەم کارە ساتە ڕوویدا بەڕێز مەسعود بارزانی کە ئەو کات سەرۆکی پارتی دموکراتی کوردستان هاتە لەناو وەزعەکەدا و لە ڕوانگەی سایکۆلۆژیشەوە بەڕاستی کاریگەریەکی یەکجار زۆر ئیجابی بۆ خەڵک هەبوو یعنی خەڵک کە دیتی سەر و کاتۆتە لەناو ئەم خەڵکەدا و بە شێوەیەک هاوخەمی خۆی دەربڕی بۆ ئەم قوربانیەی کە بەسەر خەڵک هاتووە بەڕاستی یعنی لە ڕوانگەی سایکۆلۆژیەوە خەڵک تاڕادەیەکی زۆر ئارامی کرد لە ناو ئازارەکانی زێوەدا سەرۆک مەسعود بارزانی لەگەڵ کۆمەڵێک لە پەناهەندەکان دانیشتووە و دڵی ئەوان دەداتەوە بەڵام یەک لە ئامادەبووان ژمارەیەک لە کوڕ و برا و کچی و برازای شەهید بووە بە سەرۆک دەڵێت ئەوەڵ ڕۆژێک کە هاتین بۆ مردنێ هاتینە مە پێش مەرگین بۆ مرنێ هاتوین ئەزانین دۆخەستەمێ هەرمەگرن مەلۆی ڕۆخۆی هەر کورتە بۆ خارە مە بۆ مردنی هاتمە بۆ ناتینە بۆ مە ڕۆژاتە بۆ مردنی هاتینە ڕەما سەر نەگرن دەکرد خەمی دوورە وڵاتی خەمی شاردنەوەی شەهیدەکانیان باوەشی ئەوان جێگەی هەڵگرتنی تەرمی 3 منداڵ و 4 منداڵی تیان نەدەبەوە بەڵام هاتنی ڕێبەرەکەیان ئەوان دەژێنێتەوە دەبووە هەتوان بۆ ئازارەکانی ڕۆح لاوانەوەی هەی براو هەی بابۆ هەی دایکۆی خامۆش دەکات وێڕای دڕندەی تاوانەکە دانیشتوانی ئۆردوگای زێوە خۆڕاگر بوون بڕوا و خۆڕاگری ئەوان لە دڕندایەتی تاوانەکە گەورەتر و بەهێزتر بوو لەو بارەوە سەرۆک بارزانی نووسیوێتی قارەمانی و خۆڕاگری ئامینەخان شتێکی جیاوازتر بوو هەرگیز لە یادم ناچێتەوە و هەمیشە لای من بە زیندوی دەمێنێتەوە ئەو هاوسەری شەهید ناجی بەک بێڕۆخی بوو دایکی 4 شەهید و خوشتی 3 برای شەهید بوو دایکی وریا لە ساڵی 85 کەوتنە بەر شاڵاوی فڕۆکەی ڕژێم حوت هەشتێک لە کوڕی و نەوەی شەهید بوون پارچە گوشتی هەر هەمویان لە یەک کیسە بوو کە وەزعەکەی ئەوم بینی خۆم تحملم نەکرد و فرمێسکی ماتە خوارێ ئەو هات بە منی گوت نامەوێ وا بتبینم دوی تریشم هەیە ئەوانیش قوربانی کوردستان بن من بۆم ئەوە دروست بووە سەرۆکێکی دڵسۆ سەرۆکێکی کارەزما کە لەگەل ملەتی خۆی ئاوارە بی و لەگەل معاناتی ملەتدا بی بەڕاستی ئینسان ئەوەیە لە مردن ناترسێت ئەوە کە چوو مەلا باسێک ئەو هەموو خەلکەی دیت ینی هەموو کەسێک وەستاوە هەر کەسە اینجا بەخۆت قەسفی تیارە جەنازەش هەمووی وێران دەبی پارچە پارچە دەبی هەر کەسێک چەند کیسەیەکی لە بەردەمی خۆی دانەوە درێژ هەیە 3 هەیە 5 هەیە 7 طبعا بەو حاڵەتە کە جەناوی سەرۆک ئەو وەزعەیدی زۆر نگەران بوو زۆر عاجز بوو زۆر دڵگیران بوو ئیتر دایکی منش ئامینە مەحەممەد سعید یەکێک بوو لەو خەلکەی کە چەندین شەهیدیدا کە جەنابی سەرۆکی دیت زۆر عاجزە زۆر بۆ وەزعەکە زۆر متەسرە هەستا دلی داوە فەرمووی جەنابی سەرۆک ئێمە هاتوونە بوو مردن وەختی ئێمە
مەسلەیەکی قەزیەیەکی کورد اختیار بکەین و ئاوارە بین دەبی مردنیش اختیارکەین هەڵبژێری دلی داوە کە ناوی عێجز بە ئەمەش بۆ جەنابی سەرۆک بووە شتێکی زۆر گەورە لای ئیتر لە زۆر مناسبات و لە زۆر سحوفیانە لێ دەپرسن باسی دەکەن مەسلەی عەلای تۆ چییە جەنابی سەرۆک دەفەرمون مەسلەی عەلای من ئەو شێ لە ژنەیە منە محەممەد سعید داکی بەڕێز و خۆشەویست ئامینە محەممەد سعید بێڕۆژی خۆشەوی عەلی کانیە لێنجیە پاشەوەی نەجاتی کوڕی و شاکری برای و محەممەد ئەمین حوسێن دێلزی و ئاسیای خێزانی و دوو کچ و کوڕێکی محەممەد ئەمینی دراوسیانی شاردۆتەوە سەرۆک بارزانی بۆ پرسە و سەرخۆشی سەردانی خێوەتەکەی کردو وەکو خۆی دەڵێت بەو دانیشتنە لەگەڵ سەرۆک بارزانی سەبریان هاتووە و ڕۆحیان ئارام بۆتەوە ئەو کات بۆ یەکەم جار باسی ڕووداوەکەی جێڕاوەتەوە کە ڕۆژانێک دوور لەو ڕۆژانە ناچار بووە سەدان جاری تری بجێڕێتەوە ئەوەش گوتی هەرە لێبگەڕێت بینی ڕەش نەوای ئەوە چوو من نامزانیت چ لێ لە سەرەدەرکی ماڵی ئێمەیدا بوو لە شوێنەکانی دیکە لە قاعی 23 لە قاعی 21 لە منتیقەی خوارێ ئەمە پێیان دەرین سازمانی ماڵی حەجی بێڕوخیوانی لێبوون لەسەرەوە یعنی یەک شوێن نەبوو لێدا بوو ئەوە هەمووی دابەرێک بە هەموو شێوەی مزگەوتی تێکۆپێکدا بوو قوتابخانەی تێکدا بوو بازاری یەکسەرە خەڵک لە بازار کەوتبوو خۆ شوێنێک و دوو شوێن نەبووەوە کاک مەسرور دووربێنێکی هەبوو ئی ڤیدیۆیی ئەویش ناردی ئەو دوای ئەو هەموو وەزعە هەمووی وێنە کردووە بەڕاستی کردی تیادی کۆمنتێک بۆ ئەمڕۆ کە ئیسپاتی ئەوە دەکە یعنی بەڕاستی ئەوش دەورێکی زۆر پیرۆزی هەبوو زەبری بۆردومانەکە هێندە بەڕکوچینە و بەهێزەوە بووە کە کاولکاریەکی زۆری خستۆتەوە بە فڕۆکاوانەکان گوترا بوو ماڵ قوتابخانە و مزگەوتەکانیشیان نەبوێرن کە چون جەنازەکان بگەڕین ببینەوە تەماشەمان کرد جەنازەمان نەدووە هەندێک جەنازە لاوێری هەڵدرابووە چوو سەر ڕبانەکەی ڕۆژی پاشتر دیتمانەوە ئەوانەی تەڵەبە بوون جەنابی سەرۆک ینی گەورەترین خەمخۆری ڕاستەقینەی گەلی کورد و کوردستانە خەمخۆری ئەوانەی کە لە ئۆردیگای زێوە ئەو کابکە بۆیان باس کردو ئەڵێ جەنابی سەرۆک لەگەڵ هەر هەمویان ئەو کاتە گەیشتووە دانیشتووە نمونەیەک سەدیقی دێرزی ماڵێ محەممەد ئەمین دێرزی کە کەسیان نەما بووە گوتی کوڕەکەی کە لەوێ بینی بوویان یەک بە یەک دەیشارنەوە بیتەنها یەکم بۆ بێنەوە سەرۆک ئەو کاتە فرمێسکی ڕێشتبوو زۆر زۆر ناڕحەت ببوو سەدیقی لە باوەش گر بوو ڕۆڵە تۆ ڕۆلەی منی سەدیقی هێنا لای خۆی وەک کوڕی خۆی پەروەردە کرد حەسەن بابکەیی تەنیا بە فرمێسک دەتوانێت باسی یادگاریەکانی زێوە بکات لە چاوەکانیدا هێشتا تروسکەکانی چوارچرا نەکوژاونەتەوە لە پاییزی ساڵی 1946 ئەو کاتەی باوکی لەگەڵ مەلا مستەفا بارزانی و شۆڕشگەڕانی شۆڕشی بارزان بەهانای کۆماری کوردستانەوە چوون حەسەن بابکەیی لە پاییزی 1946دا لە مەهاباد هاتۆتە ژیانەوە باوکی یاوەری مستەفا بارزانی بووە بۆ سۆڤێت لە 1975ەوە ئاوارەی ئێران بووە هێشتا تەرمی 5 منداڵ و چەندین شەهیدی خانەوادەکەی لە گۆڕستانی مەلا باسکی زێوەیە زێ بەحال بینەوە دەمرم لەکە سەر چۆوەندەوە لەنگ چۆوەندە کۆپی چوو خۆزگە دەخوازێت هەموو یادگاریەکانی لەو دەستە سڕەی دەستیدا نقم بکات حەسەن بابکەیی بەهۆی بەردومانی زێوەوە قاچێکی لەدەستداوە بۆمبەکانی عێراق ئەم یادگاریەیان لای ئەم بەجێهێشتووە بەڵام هەمیشە بە یەک ڕستەی کورد یادگارە بە ئازارەکانی زێوەی پارچە پارچە دەکرد باڕکی بیرم نایێتەوە فکرم نایە ئەم پیاوە لە زێوە کچە 14 ساڵانەکەی بە مێشکی پژاوەوە لە باوەش گرتووە و ئەمڕۆ داوا لە کوردەکات یەکگرتوو بن
هسه كم دنيا بديك كل خرب ببینێک. دایە حەلیمە کە ماوەی 21 ساڵ لەژێر زەبر و سەختی برینەکانی لە دەست و پێکەوت بوو. بە ئازارێکی زۆرەوە ژیانی بەسەر بردووە هەتا لە 2007 هەر بەهۆی کاریگەری ئەو برینانەوە کۆچی دوایی کردووە. دایکا من حەلا خیالە. یەک لەو ژنە بارزانیانەیە کە قەهرەمان و خۆڕاگر و مرید و تابعە بارزانە. دایکا من 3 جار بریندار بووە. جاری یەکەم لە ناو مزوریە، هەنگیش لە ئاوارەییە، هەنگیش لە بەو ڕژیمەی ئاوارە ببووین تۆ بووینە ناو مزوریە. لە ناو مزوریە دایکم پێشمەرگە بووە، لەوێ بریندار بووە، لە شکەوتا خەلەت هەورێ عیلاجیان بۆ کردیە، هەردوو لاقی شکایە. هەنگی بەڕێز سیاسەتمەداری کورد دکتۆر مەحموود عوسمان وەکو دکتۆر عیلاجی بۆ کردیە. جاری دووەم لەسەر پرداخەلانی هەر لە گوندی خۆمان تەیارە لێدایە. جاری سێڤەمش لە زێوەی هەردوو دەستی فەلەز ببوون، بێ ئیش ببوون، هەردوو پێی بێ ئیش ببوون، هزمانی نەمابوو، چاوەکی دەم و دەست کۆرە ببوو نەمابوو، هیچ پارچە ببوو. دایە حەلیمە بەشێک لە ڕۆح و بەشێکی جەستەی لەدەستدا بوو. دووڕیەی کچی ببووە هەناسە و دەست و پێی ئەو ئازارانە وایان کرد کە دوان لە منداڵەکانی لە ئێران بخوێنن و کۆلێژی پزیشکی تەواو بکەن. ئەلحەمدولیلای باش بوو لەوێ لە بن چاودێریە سەرۆک بارزانی بووین. سەرۆک بارزانی لەوێ چاودێری هەموو خانەوادەکانی دەکرد. واقعەن لۆخۆ ئیشمان دەکرد، ئەمەلەییمان دەکرد. ئەمن و برایەک و خوشکێکم ئەمن چاوم لە دایکم دەکرد، برایەک و خوشکێکشم لە مەکتەبێ بوون، لە مەکتەبێ هاتنە دەرێ ئەمەلەییان دەکرد. ئەوانی دیش دەچۆنە مەکتەبێ دەرسیان دەخین. ئەلحەمدولیلای ئێستا خوشکێکم دکتۆرای هەیە، برایەکم دکتۆرای هەیە. زێوە ئەوانی نەبەزان. باوکیان شەهیدی کوردستانە و دایکیان لە زێوە زۆر بە سەختی بریندار بووە. بەدەم ئازاری برینەکانیەوە ناڵاندوویەتی تا لە پاییزی 2007دا کۆچی دوایی کردووە. ئەوان 21 ساڵ دایکیان بە زیندویی هێشتەوە. بەشێک لە ژیانی خۆیان پێشکەش کرد، کاریان کرد. دوو ئەندامی خێزانەکە لە زانکۆی تاران خوێندنیان تەواو کرد و ئەمڕۆ بوونەتە پزیشک. دەو بڕوایەدان کە تاوانی زێوە نەک ئەوانی نەڕووخاند، بەڵکو گیانی مقاومەتی تیادا بەهێزتر کردن. سۆینەکن جەنابێ سەرۆکی جەنابێ سەرۆک بارزانی زۆر کەیفە خۆپە دایکا من هینە، زۆر کەیف خۆش بوو. هەتا هەندێک گوتە دایکا من ئەس چ بۆتە بکەم، تو چ خزمەتێک تشتێک هەیە جەنابێ سەرۆک بارزانی ئەمر کرد تو چ خزمەتێک تشتێک هەیە ئەس بۆتە بکەم. دایکا من بەرخۆ کردێ، دایکان بەرخۆ کردە سەرۆک بارزانی گوتی من چ نەوێتن بەست و بۆ مەی ساغ بێ، من هەمە تشتێ هەی. گولیشان نەوکات تەمەنی تەنیا 14 ساڵان بووە و پزیشکەکان بەدایکە بێکەسەکەیان گوتووە دەستی لێ پشۆ. پارچەی بۆمبەکان حەوز و قاچی ڕاستیان بردووە، هیوای چاکبوونەوەی نییە. بەڵام شەهید ئیدریس بارزانی دەبێتە فریاد ڕەسی ئەم منداڵە پەناهەندەی کورد. زۆر بێسەروبەر هەنگیان برینە ڕازۆێ وڵا دکتۆرە گوتەوە هیچ عیلاج نییە، تازە دەستۆ لێ پشوو. 3 ڕۆژ پێ چوون ماوەی من زۆر عێجز بوو، هەنگی بابێ من شەهید ببوو. ماوەی من زۆر عێجز ببوو چ بوو چوو سلیوانە نیک ئیدریس بارزانی گوتە حەڵ و مەسەلەی برۆزە من هونە، گوتە فەوری ببە تەهران لێرە نەهێ لە ڕازۆێ. وڵا ئەو بە هەم مەسراف بوو کرد، گوتە فەوری بەرە تەهران. وڵا ئەو بوو برمە تەهران دکتۆر زۆر یعنی تعجب کرد و گوتە هەتەون کە چ گەشتیە ئێرە وێوە برینۆوە. عملیات کردم و بخوای نزدیک و 20 عملیات بۆ منێت کردی. نوکەیەک بچیتە تەهران یعنی وێ خەستەخانێ فۆیلێن مە هەمە هەندەنە. یعنی دەرێ من نەدیت. هەل ڕۆژەک و بریندار بووی هەتا و هەتا حەفتێ و هەتا شەشێ ئەس بەس یا داخل کرد بووم خەستێدا. یعنی ول مەهات بوو بمە عایلەکێ وە. دایکۆ من نێک من بوو باش بوو دایکۆ من ئەس نەهێڵا. یعنی نێک من ڕاستە هەتا ئەس عملیات کردم و هەتا پیچێک ڕابوو مەوسەخۆ. یعنی زۆر بێسەروبەر بووم، زۆر عملیات کردن. دکتۆر گوت یە دەستێ من دا چوە دەرێ. یعنی تشتێک بۆ خودێ کردە معجزە چل من نەهاتی.
سەرکار چالاکێکە لە بواری خزمەتکردنی خاوەن پێداویستی تایبەت دوای چیرۆکی خۆشەویستی و کارکردن بە یەکەوە لەگەڵ گولیشان هاوسەرگیری کردووە. گولیشان دەڵێت کە سەرکارم ناسی ئینجا زانیم ژیان مانایی هەیە. بەخۆی ئەگەر من خۆشی بر بن لەوێ دنیادا ئەوە بووە دگە سەرکاردا بووە. عنی من نەکردیە کو هەست عجزیە بکەم یان هەست ناڕەحەتیەکێ بکەم یان هەست کێمۆسیەکێ بکەم، یعنی هەمە ئەوێ دێت منت جێبەجێ کردی. ئەگەر نوکە بێشتە من ڕەحەخۆ نۆبێژم نە. زاڵمەکان هەوڵ دەدەن ژیان لەناو ببن، بەڵام خۆشەویستی دروستی دەکاتەوە و لە جیاتی تۆڵە میهرەبانی بچێنێت. گولیشان ئێستا دایکە و دوو کچی هەیە، بەڵام هێشتا چارەسەری وەردەگرێت. بخۆی ژیانەمە هەمە عەزاب بووە. ماکو مرۆڤ دەرێ وەکی منداڵی گەل خەڵکی نەڕابی نەڕوینیت، نەچتە جیەکی گەل خزمێت خۆ نەڕابی نەڕوینیت، یعنی ئەوە چ ژیانە؟ بەس یاد خەستێدا بووی، بەس منێ دیتە دەر و دیوار، بەس دەر و دیوارمت دیتن. یعنی 2 ساڵش ئەس هەیە ئەوێ دی بووی مەها قسە من نەتکردن لە بە عەمەلیاتێت خۆ. هیچ قسەکردن نەبوو. من خۆشی گەنجەتیا خۆ منداڵیا خۆ نەبرێ، هەمە ڕەزاڵەت و عەزاب بووە. نوکەش کو یعنی وەکی خەونەکێت هێتە بیرۆ من وەکی شێتۆلێت هێن. چکە هیچ خۆشی من نەبرن. 85 هەتا 9 هەتا 6 هەتا 7 خەستێ بیدێت چ بسەرێتە هێت. بخۆی ما ناخۆشترین چەبی ڕۆژێکی ئەس برمە عەمەلیاتێ 2 ڕۆژە 3 ڕۆژە هەشیار نەبوومەوە. هەشیار بیا دایکۆ من بەحس کرد. گوتێ تو زۆر بێسەر و بەر ببووی، هەر بێ حەد بێسەر و بەر ببووی. گولیشان توانی پێکەنین و چێژ بە ژیان ببەخشێتەوە، توانی بەسەر قورساییەکانی ژیاندا سەر بکەوێت و کۆسپەکان ببەزێنێت بۆ داهاتوویەکی نوێ بڕوانێت. دکتۆر ساڵح مەلا عومەر ئێستا پرۆفیسۆری بواری سیاسەتە و لە زانکۆی سەلاحەدین مامۆستایە. دووپات لەوە دەکاتەوە کە بە هیچ جۆرێک لە ئۆردوگای زێوەدا دیاردەی چەکداری نەبووە. نەخێر هیچ دیاردەیەکی چەکداری نەبووە، کەمپەک بووە کە ئۆردوگا پێی دەگوترا لە ناو ئێران ئەمە پارێزراو بوو، تەنیا خێزان ماڵ و منداڵەکانی پێشمەرگەکان لەناو ئەم کەمپانەدا ژیانیان بەسەر دەبێت و ئەم کەمپە لە زۆر بوارەوە سنووردار دەکرا، تەنیا بە شیوەیەک ئازاد نەبوون کە لەناو ئێرانش بۆ هەموو جێگایەک هاتو چۆ بکەن. ئەگەر ویستیان با کە لەو کەمپە دەربچن بۆ شارێکی تر دەبووە ڕۆیشتوان مۆڵەتیان وەرگرتبووە بۆ چەند ڕۆژێک دەچێتە چ جێگایەک بە چەند مەبەستێک، ینی بەو شێوەی ئەم کەمپە کۆنتڕۆڵ کراو بوو. هەر مەمنوع بوو کەسێک دەبانجێکیشی پێوێت چەکێکی پێوێن مەمنوع بوو ئەوە ئۆردوگای پەناهەندانە خەڵکی سیاسی تێدا سەویلی تێدا بووە. بە خودای زانی خەڵکی ئەوێ پەناهەندە بوون ئەوشیان بۆ مشکیلە بوو، بەڵام بخۆ دەچوونە کارگەری و ئەمەلە و شوێنیەوە دەچوون ئێجا بە فەسل بوو. هەندێک جا دەچوونە کەنگێر، دەچوونە نۆک درون، دەچوونە گەنم درون، دەچوونە سێوچنین، بەو نەوعە خۆیان بەخێو دەکرد. خەڵکێکی سڤیل و بێچارە بووەنە، ینی بەڕاستی ئینسان هەکە وجدانی هەبی دەبی چوو بە هاوکاریان کردووە، نەک بچی بمبارانیان بکە. ئۆردوگای زێوە هەر لە زاخ و هەتا خانەقی هەموو خەلکێک لە ئۆردوگای زێوە بوو، هەموو خەلکێک ئاوارە بوو بۆ کوردایەتی بۆ خەباتکردن. عەدالەت عومەر توێژەرە لە بواری جەنۆساید، خۆی و خانەوادەکەی لە پاش نسکۆی 1975ەوە لە ئێران پەناهەندە بوون. خۆی سەردانی زێوەی کردووە و دووپاتی دەکاتەوە تەواوی دانیشتوانی ئۆردوگاکە مەدەنی بوون. ئەو خەڵکەی کە لەوێ بۆمباران کرا هەمووی خەڵکەکی سڤیل بوو، هەمووی ژن و منداڵ بوو، هەر بۆ زانیاری سەعات 9 چارێژی بەیانی بوو. ئەو کاتە بوو کە قوتابیان دەچون بۆ ئەنجامی تاقیکردنەوەکانیان وەربگرنەوە. بۆیە خەڵکەکی زۆر ئەوانەی کە بەداخەوە شەهید بوون لەو بۆمبارانە ژن و منداڵ و پیر و پەککەوتە بوون. لە سەردەمی شەڕی 8 ساڵەی عێراقێراندا ڕژێمی باز چەندین جار ئۆردوگای زێوەی کردوتە ئامانج. لە 24 نۆی 1970 و لە 6 دەی 1970 و لە 9 6 1985 و لە 1 حوتی 1985 و لە 6 4 1970 ئۆردوگای زێوەیان بۆردومان کردووە. بەڵام لە ڕۆژی 9 6 1985 ڕژێمی بەعس بە بۆردومانکردنی زێوە
یەکێک لە دڕندەترین هێرش و گەورەترین تاوانی جەنگی و دژی مرۆڤایەتی ئەنجامدا. مەمنوع بوو کە چەک و کلاشینکۆڤ بی یان هەر چەکێکی تربی پێشمەرگە لەگەڵ خۆی بینیتەوە ناو ئۆردوگاکانیان بیباتەوە بۆ ماڵی خۆی لە شارەکان. ئەمە ینی تەواو یاساخ کرابەوە کە دەبی پێشمەرگە بە جلوبەرجی مەدەنی بێتەوە ناو کەسوکاری خۆی. بەڵام کە پرسیاری ئەوە دەکرێت بۆچی ڕژێمی لە ناوچووی بەعس تاوانێکی وا دەکات و لە کوشتنی ژن و منداڵی کوردستاندا چه ئازایەتی و مەبەستێکی دەبینیەوە ئیتر هەموو وشەکان لە کورتبووندا چڕ دەبنەوە. خەڵکێک بێچەک فەقیر لە وڵاتێکی دیکە پەنابەر بێ دەرامەت بێ دیفاع ئەو جارەش بێن بمبارانی بکەن لە ئێرانەوە بە نیاپال بوو بە خوش بە هەموو چەکێکی کە ئەوەی بەردەستی ڕژێم هەبوو خەڵکی فەقیری تیا بووە، خەڵکی بێ چاریان تێدا بووە، خەڵکی بێ دیفاعی تیا بوو. کە لە لیستی ناوی شەهیدەکانی تاوانی زێوە وەردەبینەوە دەبینین ژمارەیەک لە قوربانیەکان ئەندامی یەک خێزانن و زۆر بەشیان منداڵ و ئافرەت و بەتەمەنن. 79 لەو شەهیدانە منداڵ بوون. ئۆردوگاکە وێران بووە، بە کەڵکی ژیانکردن نەهاتووە، هەر بۆیە هەزاران پەناهەندە ئۆردوگاکەیان چۆڵ کردو، هەروەها ترسی گەڕانەوەی فڕۆکەکانیش هەبووە، هەر بۆیە هەندێکیان خێمەیان هەڵدا و ژمارەیەکیشیان لەلایەن گوندنشینەکانی دەور و بەری زێوەوە داڵدەدراون. خیوەتەکەی ئێمە کون بوو، پورێکمان هەبوو، پوری بابم ماڵی لە هێشماوە بوویش مەلگەوە بوو، من و کاکمی بردە لای خۆ ئەو نانی بە ئێمەدا. فەزایەک هاتە دەستکردن ئێمە نەمان دەتوانی وەکو خۆمان لەوێن دەربژین وە هۆکاریەوەی کە ماوەیەک لە گوندەکان ماینەوە دوای لە گوندەکان ڕۆشتینە ڕزایە کە لەوێن دەرئیتر ماین ژیاین. هەموو ئەو خەلکەی ناو ئۆردوگار هەموو ئاوارە بگەوە بۆ ئەو گوندانەی دەوروبەری زێوە و مەرگەوە ڕووورمێ و هەندێک چوو بۆ شارەکانی دیکە و خەلکێکی ماوە هەندێک هەر لە بەیابانەکان چادریان هەڵدایان شوێنێکیان بخۆ پەیدا کرد. ئێرە ماڵ و خانووی پەناهەندەکان بووە، وەڕوومانەکە هەموو سەقفەکانی هەڵگرتووە، هێزێکی تند و تیژی دڕندانە بێ بەرگری و بێ دژە ئاسمانی فڕۆکەکان مزگەوت و قوتابخانەی ئۆردوگاکەشیان نەبوارەوە. پیاوانی ئۆردوگاکە دار و پەردوەکان دادەبن تا پارچەی جەستەی منداڵێکیان یان کەلوپەلێکی پێویستی ماڵەکانیان کۆبکەنەوە، فرمێسکەکانیان بۆ کاتێکی تر هەڵگرتووە. پەناهەندەکان بۆ گوندە نزیکەکان ئاوارە بوونەتەوە، بەڵام کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان وەکو هەمیشە باوەشی گەرمیان بۆ ئەوان کردوتەوە. سەرۆک بارزانی نووسیوێتی ناکرێت هەڵوێستی کوردانە و ئازایانەی خەڵکی گوندەکانی دەڤەری مەرگەوەڕی ڕۆژهەڵاتی کوردستان لەبیر بکرێت، چونکە هەر لە ساتی یەکەمی بۆردوانەکەدا بەجارێک ڕژانە ئۆردوگا و بە هاوکاری و یارمەتی درێغیان نەکرد. دەرگای ماڵەکانیان بەڕووی خەڵکە لێ قەوماوەکەدا کردەوە و پەنایان دان و شوێنی حەوانەوەیان بۆ دابین کردن. ئەم کوردانەی ڕۆژهەڵاتش لە منتیقەی مەرگەوەر لە کاتی ساڵی 1985 یارمەتیەکی یەکجار زۆری ئێمەیاندا، یعنی بە شێوەیەک بوو کە ئیتر ئەم خەڵکە نەیدەتوانیت تەنانەت ئەم جەنازانەی کە لەوێن دەرشەهیدکران بشارنەوە. مایەکە کۆبرا کورد بیت ئەوەڵام برەوەی دینی بیت پاشیش هەمە خوشک برەوەی تێگنی نەکوتوت کومەگۆیگنەوەی بەجۆمەوەکو ئەو هەمن برن چون وای ئەم ژیوان برین چوونە دوو ڕێکەوەنمەوە نامەر خدا ئەمە دەیمرین ئەز لێ وەستم لە جەنازەی کوردە وەڕاستی بجن تەوارەی لێدا هەموو بێت کوشتن بە کۆتۆ ئیمانۆ مروی دە قبیل کەون ئەنسافا مروی مرۆن ناچیتن کومەگەوە بکات کە تیارە لێدا ینی پیاو زۆر کەمی تێدا بووە، زیاتر ئافرەت و مناڵ بوونە، ینی پیاو زۆر کەم بوونە، هەتا لە کاتی ناشتنیش خەڵکێک هاتووە مەسەلەن بەهانەی ئەو کوردانی ڕۆژهەڵات کوردانی ئەوێ هاتوونە لە ناشتن بەشداریان کردووە، نمونەڵێ هەمویان بە سەبەتی کۆکردنەوە و پەیواننامەی نەتەوە یەگرتوەکان بۆ پاراستنی ئاوارە و پەناهەندەکانیش ئەوانی نەپاراستووە.
تاوانی زێوە تاوانی جەنگ و دژە مرۆڤایەتی و جێنۆسایدیشە، بەڵام بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی ویژدانی مرۆڤایەتی و کۆمەڵگەی نێودەوڵەتیشی خستە ژێر پرسیارەوە. بەداخەوە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی وەک پێویست پاڵپشتیان لە گەلی کورد نەکرد بۆ ئەوەی کە ئەم دادگایە لەو سەردەم بێتە پێکێنان بۆ ئەم تاوانبارانی ڕژێمی بەعەس. ئێمە کە تەماشای ڕێکەوتن نامەکانی ژنێو بکەین کە کراینە بە تایبەت لە ساڵی 1949 چار ڕێکەوتن نامەی ژنێو کە بەحەز دەکاتن لەسەر پەناهەندەکان و لەسەر بابەتەکانی شەڕ و ئەمانە کە ئەمە دەخاتە ڕوو، دوای تەماشەکانی پرۆتۆکۆلەکانی ساڵی 1970 بکەین دوو پرۆتۆکۆلەکان پێویستە لە کاتی شاڕیان لە هەر حاڵەتێک بێتن خەڵکانی مەدەنی خەڵکانی سیویل بە هەموو شێوەیەک پارێزراو بێتن، ئەگەر بێت و دەوڵەتێک بینیتن ئەمانە نەپارێزرێتن دەچێتە دەناو چارچێوەی تاوانی جەنگدا. لە پاش ساڵی 2023 لە عێراقی نوێدا دادگای باڵای تاوانەکان لە عێراق دامەزرێنرا، بەڵام پێشەوەی دۆسیەی تاوانی زیێوە و ژمارەیەک دۆسیەی تاوانەکانی دیکە بگەنە بەردەمە و دادگایە، دادگاکە کارەکانی تەواو کرد و دانیشتەکانی ڕاگرت. کاتێک محکەمەی سەددام بوو ئەمە دایکا من لە ئیرانێ بوو مەتە خەستەخانەدا بووین، دایکا من زۆرە نەخۆش بوو هەنگی من گوتێ دایکا خۆ دایکۆ هی سەددام یانێ گرتێنە سەددامە محکەمەیەکەن، دایکا من زۆر کەیف خۆش بوو، زۆر پێ کەیف خۆش بوو وەختی دیتی سەددامێنە محکەمەیەکەن. دۆسیەکە کە نەچۆ دادگای تاوانی عێراق باوەڕ بکە خەفەتمان زۆر خوارد، زۆر یعنی ناحەقیەک بوو بەرامبەر بە ئێمە کرا، چونکە بۆ زەڕور بوو ئەوە ئێمەش قوربانی زۆرماندا بوو، شەهیدی زۆرماندا بوو، برینداری زۆر هەبوو، شاهد حاڵی زۆر هەبوو کە لە واقعدا گەر سەیری دادگای باڵای تاوانی عێراق بکەین وەکو دادگایەک بوو دەتوانم بڵێم توانی لە خەمی کەسوکاری قوربانیانی ئێمە کەم بکاتەوە، بەڵام وەکو دادگایەکیش نەیتوانی تا دوا قۆناغی دادگاییکردنەکان بەبێ جیاوازی تۆمەتباران دادگایی بکە. ئەگەر سەیر بکەین هێنانە پێشەوەی دۆسیەی دوجەیل لە چاو دۆسیەی برافەیلیەکان و بەرزانیەکان و حەجمی گەورەی دۆسی ئەنفال بە نمونە، بۆیە هەستمان کرد لە دادگا پەلەکردنەکەیە دوای دۆسی کۆتایی هاتنی برا شیعەکان. خۆی دادگای باڵای تاوانەکان لە پاشەوەی هەموو ئەو کەیسانەی تەواو کرد بچوو کرایەوە، ئەمە اعترازەکی زۆری ناوەندی کوردی لێ دروست بوو بە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و بە حکوومەتی هەرێم و بە حیزبەکان و ئەوانە کە ئەمە وای کرد کە عەدالەت تەحقیق نەبێ. وەختی کەیسی دادگای باڵای تاوانەکان بچوو کرایەوە بوو بەشێک لە دادگای تاوانەکانی تایبەت لە عێراق، ئەمە وای کرد کە هیچ کەیسەکی تر وەرنەگرێت لە کاتێک دەتوانی وەربگرێت. بە هەمان شێوەی عەدالەتی نێودەوڵەتی و ویژدانی جیهانی لە دوای 2023ەوە دادگاکە پشتی لە ئازاری قوربانیەکانی تاوانی زێوە کرد و هێشتا ماف بۆ ماف خوراوان نەگەڕێنراوەتەوە. لەگەڵەوەشدا هەوڵێکی زۆر دراوە بۆ کۆکردنەوەی بەڵگەکان. بە گوتەی ئەندامێکی لێژنەی ئامادەکاری بەڵگەی تاوانەکانی زێوە یەک لە باشترین دۆسیەیان ئامادە کردووە. من یەکێک لەو کەسانە بووم لەگەڵ کاک ئەحمەد شیخۆ و لەگەڵ کاک شاکر حوسێن هەر لە زاخ و تا گەشتینەتە سۆران و ئاکرێ و هەولێر و دەور و بەر و هەرچی ئایلە هەیە بەسەرمان کردیتەوە. ئامارێکی ڕێک و پێک و دەقیقمان کۆ کردوتەوە، هەمومان کردووە، کاملمان کردووە کە دیتمانە ڤیدیۆ بەدی کۆمنت و نوێنەرێکمان هەناردەوە ورمێ لەسەر داوایەوە ناردمانەوە ورمێ کاکتەها ئاکرایی چوو. هەموو ئەو هەندێک بەلگەکانی بۆی ناون کە ئەو کاتە بریندار بوونە لە فیلەکانیان بۆ ئێمە هینایتەوە، هەمومان سەبر کردووە دایتمانە دادگای باڵای و دوای دادگا هات یەکێک زۆربەی حرە زۆری وارسەکانی بینیوە
و ئیفادەکانی وەرگرتووە و قرار بوو مەسئولی دادگا گوتی من بەخۆ دەچم گوتی شتی وا قەت نەمدیتوە گوتی ئەوە یەکەم جارە بتوانم مەلەفێکی ئەوها بەڕێک و پێکی بە تەنزیمی چێکراوە ئامادە کراوە بینن ئێجاز گوتیان ئێمە گوتمە وڵای ئێمە کادری پرۆفیشنالی ئێمە کادری شاخین گوتی ئەوە لە پرۆفیشنال زۆر بە ئێسترە دادگای هەولێر دادگای سلێمانی ئەمە دوو دادگای لێکۆڵینەوەمان هەبوو بە حکمی وەی زۆری قوربانیەکانیش هەر بەرزانیەکان بوون دووسێ بارزانیەکانیش هەبوو ئێمە زۆربەی کاتەکانمان بە ئیفادە وەرگرتنی قشتەپە و بەحرکە و دیانە و حەریر و مەسەرەن دەڤەری بارزانەوە محکەمە زۆر چونکە زیارەتی شوێنی مەیدانی هەبوو دەچون بۆ و زێوەش هەر لەنا ئەو دۆسیە بوو بۆیە دۆسی زێوە بەشێک بوو لە دۆسی بارزانیان لە کاتی کارکردن ئەماگە تەماشای کەیسەکانی هەموو دنیاە بکەین وەکو مەسەلەی جووەکان وەکو مەسەلەی بۆسنا وەکو مەسەلەی ڕواندا هەموو ئەوانە لە پاشەوەی تاوانی جەنۆساید ڕاوەستایە بۆ قۆناغی دوای جەنۆساید کۆمەلگای نێودوڵەتی وڵاتە زلهێزەکان لە پشتی ئەم قەزیەی ڕاوەستاون تاکو عەدالەت تەحقیق بێ تاکو دادپەروەری بێتەکایە و دادپەروەری نەهاتەکایە حکوومەتی ئێستای عێراق وەک میراتگیری حکوومەتەکانی پێشخۆی دەبێت تەواوی لێکەوتە یاساییەکانی ئەو تاوانە لە ئەستۆ بگرێت کە لە ساڵی 1985 عێراق ئەنجامی داوە. حکوومەتی ئێستا میراتگیری حکوومەتی ڕژێمی بەعسە دەبێتن ئەمانە قەرەبوو بکاتەوە لە کۆی ئەو هەموو دۆسیەی کورد کە تەنها 6 دۆسیێت کۆتایی پێبێ بەڵام خەڵک ئومێدی بە دادگاکە نەماوەکو جاران بێت بە گوڕوتینەوەسکە پاشان پەلەکردنی حکوومەتی عێراق لە جێبەجێکردنی بڕیاری دادگای باڵای تاوانی عێراق لە سێدارەدانی سەدام حوسێن هەموو ئەو پرسیارانەی کە سوکاری قوربانیان هەیبوو لە سەرجەم دۆسیەکان دەتوانن بڵێن بێوەڵام ماوە دوای لە سێدارەدان و پەرلەمانی عێراق یەکەم پەرلەمانە لەسەر ئاستی جیهان دەڵێ ئەو تاوانانەی ڕژێم دژی کورد ئەنجامی داوە جێنۆساید کە ئەوە زۆر گرنگە بەڵام دێنەوە سەر حکوومەتی عێراق بەڕاستی حکوومەت یەک هەنگاوی نەهاوێشتووە نە لە هێنانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی ئێمە نە لە چارەسەرکردنی بریندارەکانی چەکی چیمیایی ئێمە و نە لە ئاوادانکردنەوەی گوندەکانی ئێمە کە ئەرچی سەرەکی حکوومەتی عێراق. چی بکرێت بۆ ئەوەی دۆسەی تاوانی زیێوە ببرێتە بەردەم دادگایەکی نێودەوڵەتی کۆسپەکانی بەردەم هەنگاوێکی لەو جۆرە چین بە تایبەتی لە سێبەری ئەو بێ دەربەستبوونەی کە حکوومەتی فێدراڵی عێراق بەرامبەر بە لێکەوتەکانی بە جێنۆساید ناساندنی کورد هەیەتی. بە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەم دوکومنتانەی کە لە بەردەستی خەڵک هەیە کاری لەسەر بێتەکردن بە شێوەیەک بکرێتە دکومنتاریکردن ئەمە بخرێتە ئەم دادگای تاوانەکانی جەنگ و دەگەڵ دەوڵەتەکانی ترلوبی کوردی بێتە درستکردن کە کاری لەسەر بێتەکردن دەوڵەتەکانی تر بێن یارمەتی ئێمە بدەن کە بەڕاستی ئەمەی کەکراوە تاوانە بەرامبەر بە نەتەوەیەک کە بە شێوەیەکی گشتی تا ئێستاش دەگەڵدا بێتن هەوڵ دەدرێتن مافەکانی پێشل بێتەکردن داوا دەکەم و تاکید دەکەمەوە لە لایەنی پەیوەندیدار ئەو مەلەفە بە جوانی بخرێتە بەردەمی دادگای باڵای عێراق بۆ ئەوەی بزانن ئەو چ کارەسات ڕووی داوە. هیوادارم ئێستش ئێمە بتوانین ئەو هەماهەنگێ دروستکەین وەکو تیمە کار بکەین چونکە دەیان شتی ئێمە هەیە دەیان مافی ئێمە هەیە لە بەغدا بەڵام بەداخۆ تا ئێستا ئێمە نەمانتوانیوە دەستی بۆ بین و کاری لەسەر بکەین. دەبی لە دنیای دەرەوە یەکگرتووی بۆیە بتوانین ئەو هەموو زۆڵم و ستەمەی ئەو هەموو تاوانانەی کە بەرامبەر بەگەلی کوردستان کرایە بگەینیتە دنیای دەرەوە بۆیە بە جەنۆساید بناسێنرێ. داواکاری قوربانی زێوە ئەوەیە ئەوێت شەهید بووی بکەنە شەهیدی سەنگەر ئەوێت بریندۆرجی بوو بکەنە بریندۆری سەنگەر هەندێک لە بریندۆری زێوای یەتگرینە شەهیدی بریندۆری سەنگەر شەهیدی شێتگرینە شەهیدی سەنگەر بەس هەمیان نە
من پێم وایە ئەوانە قەت بەقەرە تەواو نابێ ئەمە بە معنەویات دەکرێت ئەوش بەچی دەکرێت دەوڵەتی سربەخۆی کوردستان نەبێ ئەوە هیچ بە ئەو برینە قەت ساڕێژ نابن. ئەزانی بە چ ڕەنج و زەحمەتێک ئەو ئازادیە دروست بووە دەزانی بە چه حەزابێک و ماڵوێرانیەک و دەردەسەریەک ئەو ئازادیە دروست بووە چ نەمایە بۆ ئەو ئازادیەی نەکەین کەچی گوێمان لێ ئەبێ زۆر بە ئاسانی بە یەک وشە هەمووی فی سفرەکەن بەداخەوە منومنتێک دروست بکرێت بۆ ئوردوگای زێوە بۆ حەلەبجە بۆ کارەساتی بادینان ئەمە بۆ ئەوەیە کە جیلی دێت و ئەو جیلەی کە ئەو ئازادیەی دەبینی لەنە ئازادە بزانانی ئەم وەزعە چۆن دروست بووە ئەم وەزعە بە خوێن دروست بووە بە کارەسات دروست بووە بە ماڵوێرانی و دەربەدەری دروست بووە. شەهیدەکانیان بە ئاوی ڕووباری باراندوزی دەشتی مەرگەوەڕ دەشۆن هەمووان یەکتر دەلاوێننەوە. ئاهوناڵی بریندارەکان و لاواندنەوەی دایکان و کچان تێکەڵ بە بێدەنگی قوڵی پیاوەکان بووە بێدەنگیەک دواتر لە چیاکان و لە پێدەشتەکانی بادینان و گەرمیان و مێرگەسوور و کانی ماسی و سەفین و سەرسەنگ و قەرەداخ نەعرەتە دەداتەوە. ئەوان خەمەکانیان لەگەڵ پاشماوەی ماڵ و خانووەکانیان کۆ دەکەنەوە بۆ کۆچێکی تر. ئەو شەهیدەی کە بەڕاستی لە ئوردوگای زێوە هەموو کەسێک بە شەهیدی خۆی دادەنا منی نەکرد ئایلەی خۆم شەهیدی خۆم هەموو ئەو خەلکەی کە شەهید بریندار بوو من بە خەلکی خۆم دەزانی حقیقەت هەموو خەلک وا بوو نەکرد من لەبەر ئەوەی ئێمە پێکەوە بوو مردن چۆ بوون و مردنمان اختیار کرد بۆ ئەوەی ملەتی مە ئازاد بژیت ئەو ئازادیەی کە ئێستا هەیە لەو هەرێمە حکومەتی ئێمە هەیە هەرێم هەیە ئەو ئاوەدانیە هەیە ئەو ئازادیە هەیە ئەو هەموو دەوڵەتە دێن بەرەو هەرێمی کوردستان قۆنسولخانە دەکەنەوە ژیانی سیاسی دەکەن ژیانی ئابووری دەکەن و بەرهێنان دەکەن بەڕاستی ئەمە هەمووی بەرهەمی خەباتی خوێنی شەهیدە خەباتی پێشمەرگەی قارەمانە خەباتی جەنابی سەرۆکە. خب در